لە ساڵانی 1970کانەوە کاتێک نەخۆشی ئەیدز حکمی مەرگی دەدا، دکتۆر ئەنتنی فۆچی کاری بۆ کۆتایی هێنان بەم درمە کوشندەیە دەکرد و دەڵێت ئێمە ئێستا دەتوانین ئەو کارە بکەین. مەبەستم ئەوەیە کە ئێمە دەرمانی ئەو پەری کاریگەرمان بۆ ئایدز هەیە، هەروەها ئەو دەرمانانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەویان دەرخستووە، نەک هەرتەنها ئەوانەی ئەو دەرمانانە بەکاردێنن ژیانیان لە مەرگ ڕزگار دەکات، بەڵکو ئاستی ڤایرۆسەکە لە کەسانی توشبوودا هێندە کەمەکاتەوە کە گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ کەسێکی دیکە مەحاڵە بێت. چارەسەرکردنی نەخۆشیەکە بە دەرمان لە ئێستادا ئاسان کراوە و چەندان کەس لە وڵاتانی بەرەو ڕسکانچوو دەستیان بە نوێترین جۆری دەرمان بۆ ئەو مەبەستە ڕادەگات. پرۆگرامی نەتەوەیەگرتوەکان بۆ HIV و AIDS دەڵێت پتر لە نیوەی هەموو ئەو کەسانی هەڵگری ڤایرۆسەکەن چارەسەر دەکرێن، بەڵام 16 ملیۆن کەسی دیکە کە هەڵگری ڤایرۆسەکەن دەرمان بەکارناهێنن و زۆرێکیان نازانن کە هەڵگری ئەو ڤایرۆسن هەر بۆیە بۆ کەسانی دیکەی دەگوێزنەوە. لە پێناو ئەوەی لەم درمە بە تەواوی ڕزگارت بێت، جۆرێک لە ڤاکسینی HIV سوودی زۆری هەیە. تاقیکردنەوەی ئەو ڤاکسینە لە تایلاند کاریگەریەکەی لە سەدا 31 بووە. بە بەراورد لەگەڵ ڤاکسینی سوورێژە ئەوەی لە سەدا 99 کاریگەرە، ئایا زانایان دەتوانن ڤاکسینێک بۆ ئایدز بەرهەم بێنن بە هێندی ئەو کاریگەر بێت؟ بڕوام وانە بۆ بەرهەمهێنانی ڤاکسینێک بۆ HIV بگەینە ئەو ئاستا، بەڵام تەنانەت ڤاکسینێک کە کاریگەریەکەی باڕێژەی لە 150 بۆ 55 یان ئەو پەڕی شەڕ بێت، ئەمە پێکەوە لەگەڵ پێشڕەوەکانی دیکەدا. بڕوام وایە بەمانە دەتوانین ئاراستەی نەخۆشیەکە بگۆڕین و دەرئەنجام کۆتایی پێبهێنین. تاقیکردنەوەی ڤاکسینێکی دیکە لە ئەفریقای باشوور وا لە ئێستادا تاقی دەکرێتەوە و دەرکەوتنی ئەنجامەکەشی ماوەیەکی پێدەچێت و نازانرێت ئایا بە هێندی پێویست کاریگەر دەبێت هەتاوەکو یاریدە دەربێت لە کۆتایی هێنان بە نەخۆشی ئەیدز. پرۆگرامی نەتەوەیەگرتوەکان بۆ ئایدز دەڵێت لە ساڵی 2000ەوە لە هەرێمی خۆراوەی ئەفریقا توشبووان بە ڤایرۆسی هۆکاری ئەیدز کەم بۆتەوە بۆ نیوە، بەڵام لە ئەوروپای ڕۆژهەڵات و ناوەڕاستی ئەفریقا توشبوون بەو ڤایرۆسە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە ڕێژەی لە 60 زیادی کردووە. دکتۆر ئەنتنی فۆچی و پرۆگرامی نەتەوەیەگرتوەکانی دژ بە ئەیدز دەڵێن کۆتایی هێنان بە درمی ئەیدز دەکەوێتە ئەستۆی کۆمەڵگەی جیهانی و هەروەها هەوڵی چەند بۆ ئەو مەبەستە دەدرێت و بڕی چەندیش بوجەی بۆ دابین دەکات.